ئافرۆش پێشانگای سلێمانی بە ڕەنگی منداڵان بۆ یادی 241 ساڵەی دامەزرانی شاری سلێمانی کردەوە. پێشانگاکە ئەمڕۆ ڕێکەوتی حەڤە 11 دەست پێ ئەکاتە تاوەکو 21 بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوامە بێ. پێشانگاکەمان بەگشتی پێک هاتووە لە کۆمەڵێک تابلۆی زۆر تایبەتی شاری سلێمانی کە لەلایەن منداڵانی یاخود با بڵێم خوێندکارانی 20 خوێندنگەی ناحکومی شاری سلێمانیەوە کێشراون بە سەرپەرشتی مامۆستای هونەری و قوتابخانەکان. بە خۆشحاڵی و ئێمە توانیمان ئەمڕۆ نمایشی ئەو تابلۆیانە بکەین کە دنیایەکی زۆر جیاوازی منداڵانمان بۆ ئەخاتە ڕوو بەو پێی کە ئێمە زۆر کات کە باسی سلێمانیمان بۆ ئەکەن بابەتە کللتوری و مێژوویە کۆنەکانمانیەتەوە بیر کە ئەمە جێگای شانازیە بۆ هەمومان. لەلایەکی ترەوە ویستمان کە بیرۆکەیەکی تر یاخود بینینێکی جیاوازی تر پیشانی بینەران بین و هەروەها منداڵان دەستیان هەبێ لە بنیادنانەوەی جارێکی دیکەی شاری سلێمانیا ئەویش بە کێشانی ئەو حەز و خولیایانە یاخود ئەو خەیاڵانی کە لە مێشکانە بۆ سەر کانڤاسێک و دواتر نمایشکردنی لە ڕێگەی گەلەریەکەوە. هەڵبەتە چالاکیەکەمان نمایشکردنی ئەم تابلۆیانەیە و هەروەها چەند تابلۆیەکی دیکە دانراوە تاوەکو وەکو چالاکیەکی جیاواز بێت بۆ ئەو خوێندکارانی کە سەردانی پێشانگاکەکەن توانن ڕاستەوخۆ لە ناو پێشانگاکەیە وێنەیەکی جیاوازی کە لە خەیاڵ و بیر و بۆچوونی خۆیانایە بیکێشن. ئێمە ئەمڕۆ وەکو کۆمەڵگەی پەروەردەی سارسمارتی نێودەوڵەتی لە سلێمانی بەشداریمان کرد لە پێشەنگایەکی گەلەری ئارتفرۆش کە تایبەتە بە بنیاتنانی شاری سلێمانی. هەڵبەتە ئەم تابلۆیەمان ئەم شاکارە هونەری خوێندکارەکانمان بە گروپ ئەنجام دراوە کە پێگاتووە لە قۆناغەکانی 6 و 7 و 8 و هەروەها ئامانج لە دروستکردنی ئەم تابلۆی ئەوەیە خوێندکارەکانمان ئاشنا بکرێن بە شاری سلێمانی بە کولتور بە هونەر بە هەموو ئەو بورگانێک کە لە سلێمانیا هەیە و بەدەرلەوە ئەم ئامانج لەکردنەوەی ئەم پێشەنگایش ئەوە بوو خوێندکارەکان باسی ڕابردووی سلێمانی بکەن و هەروەها ئێستا و داهاتووش. هەڵبەتە خوێندکارەکانی ئێمە فکری زۆر جوان بۆ داهاتوو هەیان بووە لە تابلۆکان نەخشاندویانە وەکو دروستکردنی میترۆ لە سلێمانی یاخود بوونی پاسپۆرتی کوردستان کە ئەمە سەرنجی ئامادەبوانی زۆر ڕاکێشا بوو بەلای خۆیان و ئێمە بابەتێکی زۆر گرنگ لەسەر کۆمەڵگاکەمان هەیە ئەویش ئەوەیە گرنگیەکی تەواویان داوە بە لایەنی کولتوری و هونەری. هەر لەبەر ئەوەشە منداڵی بەهرەمەندمان زۆرە. یەگەڵ ڕەفیقەکانمە گۆرانی وت پیرۆز بێ لە یادی سلێمانی.